بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت. ئەم شەو بە میوانداریەتی هەریەک لە بەڕێزان مامۆستا محسین ئەدیب، مامۆستای زانکۆ، کاک هاوژین عومەر بەرپرسی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی قسە دەکەین لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردن پەرلەمانیەکەی عێراق و ئاکامەکانی بەسەر دۆخی هەرێمی کوردستان و هەروەها عێراقیشەوە. بەخێراتنتان دەکەم. زۆر سپاس. کاک هاوژین با لە بەڕێستەوە دەست پێ بکەم. لە 12 ئەم مانگە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوەچوو. ئەمەش لە سوارچەوەی پرۆسەیە کە بەگەمەی دیموکراسی و هەروەها لە چوارچێوەی پرۆسەیە کە تێیدا یەکێ لە ئامرازەکان کە هەڵبژاردنە کە گەمەی کاری مەدەنی پێوە بەڕێوە دەچێت ئەنجامدرا. لە هەرێمی کوردستان ئێستا 6 لایەن پێیان وایە تێزوی کراوە بە کورتەکەی ئەنجامەکانی ڕەت دەکەنەوە. حەز ناکەی ئەم ڕەتکردنەوەی ئەنجامە ڕەتکردنەوەی پرۆسەیەکە کە پێی دەوترێ پرۆسەی سیاسی کاری مەدەنی خەباتی مەدەنی ئەمەستەمێک نییە ستەمێکی سیاسی نییە 6 لایەنە دەیکەن لە عملیەکە خۆی گەورە و میهرەبان. لە ڕاستیە ئەمە هەوڵێکە بۆ ڕاستکردنەوەی پرۆسەی سیاسی بۆ لاقەنەکردنی پرۆسەی دیموکراسی و بزافێک یا پرۆسەیەکی مەدەنیانە بۆچی بۆ ئەوەی تۆ هەموو کێشە و گرفتەکان سفرکەیتەوە بە ڕێگەیەکی ئاشتیانە و مەدەنیانە کەەوە لە ئەساسا یەکێکە لە مەبەستە سەرەکیەکانی پرۆسەی ئینتیخابات لە هەر شوێن و جێگەیەکدا لە سەردەمی ئێستاوە لە ڕابردووشە. لە هەرێمی کوردستانە ڕاستە ئێمە کۆمەڵە حیزب 6 حیزب یا زیاتر ئەمڕۆ ئەوەندەی من بزانم بۆ بە 7 حیزب لە هەرێمی کوردستان کە ناڕەزایەتی دەرەبڕن. بەڵام ئەبێ بزانین لە کەرکووکیش نەک حیزب ینی دوو پێکهاتی گەورە توروکمان و عەرەب دژایەتیەکەن. بەڵام ئەم ناڕەزایەتی کۆمەڵی هێزە کە لە گەمەکانیان بردێتەوە دۆڕاون. جا بنەمایەکی سەرەکیمان هەیە کە پێشینانی عەرەبیش باسییان کردو ئێستا بنەمایەکی گرنگە دەڵێ لەیسە الخەبەر کەلموعاینە. تۆ هیچ گێڕانەوەیەک یا هیچ شتێک هیچ هەواڵێک بۆ کۆنێ تۆ خۆت لە ناو ڕووداوەکەی بوو بێتی. ئێمە ئەم قسانە دەکەین. ئەم قسانە ئێمە لە خۆمان و نایکەین قسەی هێزێکی یا هێزگەلێکی دۆڕاو نییە لە پرۆسەی ئینتیخاباتە. قسەیەکە کە ئەتوانین بڵێن نەک ئۆکو پێشتر وتم نەک ئێمە لێرە لە هەرێمی کوردستان بیڵێن لە ناوچە دابڕاوەکانەوە کۆمەڵی هێز و پێگاتی تر قسەی لێ دەکەنەوە لە عێراقیش هێزە گەورەکان ئەویان کردووە. بەڵام بۆچی ئەمە لە ڕێی تۆمەت و لە ڕێی حملێشی گەورەی ئەعلامی ینی بەڕێوە دەبن لەبەرەوەی سەر پەنا نابن بۆ پەرلەمانی عێراق پەنامان بۆ هەمووی بردووە. ئێرهاب فکریە چێ بەڕێوەی دەبن لە دژی کۆمەڵێک هێزکە ئەوە کاک شۆڕژیان ئەمە مستەلاحی ئیرهابی فکری طبعاً ئەوەی کە دایهێنا جارێ ئەم پارتی دموکراتی کوردستان کە بەرامبەر سلێمانی وتی ئەساساً خۆی پرسیاریان لێ بکە نازانێت ئیرهاب پێناسە بکە و جۆرەکانی ئیرهاب چییە. یعنی من سەرچاوەی زانستیم لایە باز لەوەکە 22 جۆر ئیرهابمان هەیە. توانین بڵێن ئەم برادرانە ئەگەر ئێمە ئیرهابی فکریمان پێڕەو کرد بێ ئەم برادرانە 21 جۆرەکەی دریان پێڕەو کردووە. یعنی ئێمە لەناو پرۆسەی ئینتیخابات تا خەڵک چەک بەکارێنێەوە ئەوە دەکا ینی کە ئەمە یەکێک لە دیارترین جۆرەکانی ئیرهابە. ئێمە ئیرهابی فکری نییە، ئەمە هەوڵێکی سیاسی مەدەنی یاساییە بۆ وەرگرتنەوەی مافی خۆت و مافی ئەو جەماوەرە. ئەو جەماوەرە ڕۆژ بە ڕۆژ هەموو حقوقە ئەساسیەکانی لێ سەل بکرێ. لە ڕووی دابینکردنی خزمەتگوزاریەوە لە جارە ئێمە گلێکانمان ئەوە بوو تۆ موچەت هەبوو شایستی دارایی خۆ دووەرەگرت کۆمەڵی حقوقی تر هەبوو هەبوو حاڵەتەکە ئاساییتر بوو. بەڵام کەمالیاتی حیاتت نەبوو یا ئەساسیاتی حیاتت نەبوو وەکو خزمەتگوزاری وەکو کۆمەڵێشت کە تۆ چاو لە ئایندەیەکی باشتر بوو. ئێستا لە چەند ساڵی ڕابردووە واقعی هەرێم تووشی داخوران و داڕوخانێکی گەورە بووە لەسەر ئاستی دەوڵەتداری و ئیدارەدان لەسەر ئاستی ژیانی تاکی کۆمەڵگە. ئێستا ئەمە هیچ شتی کەمالیات و ئەم نەتیجەی کە پارتی و یەکێتی هێناویانە ئەنی ئەم ڕەنگەم قسەی تۆ نەسەلمێنێ ئەگەر ژیانی کۆمەلگاگەر حکوومەت تووشی داخوران بووە کۆمەڵی بەڵگەت پێ دەڵێم هەمومان متفقین بەو چوارە پاڵێوراوی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی کە ئەمڕۆ ئیمزایان کردووە لەوەی کە خۆیان نەتیجەکانیان بەدڵ نییە کە وەڵێ شەهیدە شاهید من ئەهلیها بەدەر لە هەموو ئەو بەڵگانەی کە ڕۆژانە خراونەتە بەردەمووە تقریبا وەکو متەواتری لێ هاتووە کە خەبەری متەواتر هەتا لە علومی ئیسلامیە ئەوانەی کە شارەزاییانێ لە بابی ئوسوڵی دین و لە اختصاصی ئوسوڵی دین تەنانەت خەبەری صادقێکی کە لەو شتانەی کە تۆ ئیسپاتی وجودی خوای پێەکەی یەکێکە لە مەصدەرەکانی ئیسپاتی وجودی خوا چجای ئەوەی تۆ بێ لە مەسەلەیەکی سیاسی ئینتیخابیە پەنای بۆ بەری
من یەکشت بۆ جەنابتان بخەمە ڕوو لە بەراوردکاری دەنگەکانە کە بە فعلی ئەیسەلمێنە تەزویرێکی گەورە هەیە. ئێمە وەکو ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی کوردستان پرۆگرامی ئەلکترۆنی و سێڤەری تایبەتی خۆمان هەبووە لە ڕێی نوێنەرەکانمە بۆ کۆکردنەوەی دەنگەکانی هەموو کوردستان، چه هی کۆمەڵی ئیسلامی کوردستان و چه هی لایەنەکانی تریش ئەو لیستە بەشداربووەکانی هەرێمی کوردستان. بەپێی ئەو نەتیجەیەی کە ئێمە لامانە ڕێژەی دەنگدان لە شارێکی وەکو سلێمانیە نەگەیشتووەتە لە 140 لە دەوروبەری لە 135 و 36 تا لە 138 دیاریەکە. بەو لە 138 ئێمە ئەو ڕێژەیەمان هێناوە کە کۆمیسیۆن ئەعلانی کردووە. باشە ڕێژە تەزویرەکە ژمارە تەزویرەکە. بەڵام ئێمە لە چەند لە 100 تا چەندی پرۆسەی دەنگدانە نزیکی 49500 دەنگمان دوای پرۆسەی تەزویر کە خۆی زیاتر لە 100,000 دەنگە لە سلێمانیە هێناوە لە ڕێژەیەک کە پێمان دەڵێ داتاکە پێمان دەڵێ لە 135 لە 138 دەنگی نەداوە لە شاری سلێمانیە. بەڵام کاتێک ئیعلانی سەرەتایی دەکرێت لە کۆمیسیۆنی بەغدا دەنگەکەمان هەر هەمان دەنگە بەس نیسبەی دەنگدان بووە بە لە 151 یعنی نزیکی لانی کەم لە 115 ڕێژەی دەنگدانی خراوەتە سەر. ئەمە چۆن لەوە کوایە تۆ هەموو تەزویرەکان ئەنجام داوە بەڵام دوای ئەوە بێت تەزویرێکی ئیزافە ینی تەزویرێکی عوازە بکەی بەسەر تەزویرەکەی پێشووە بۆچی ینی ئەمە جارێ بەدەر ئەمە یەکەم جارە منە معلوماتە دڵێم ئەمە بەدەر لەو تەزویرە مەیدانیانە لەو تەزویرە ئەلکترۆنیانە کە کراوە ڕێژەی دەنگدان ڕێژەی دەنگدانیش بەرز کراوەتەوە. بۆ نمونە تا سەعات نزیکی 3 ئێمە چاودێرمان هەبووە پامنێرمان هەبووە بۆ نمونە لە بنکەیەکی زاخۆیە کە تقریباً بەپێی ئامارەکان کە باسەکرێت یەکێک لەو شوێنانی زۆرترین ڕێژەی دەنگی تیادراوە. لە بنکەیەکی سیانزە وێزگەییە کە 7000 و شتێک ناخب و دەنگدەری هەبووە تا نزیکی سەعات 3 نزیکی 1000 و شتێک دەنگی تیادراوە. ئەمە دەگاتە لە سا چەند لە سا 5 ناگاتە لە سا 20 چۆن ڕێژە دەگاتە لە سا 7 بۆیە بەڕاستی ئەمە ئەیسەلمێنێ سەر هەموو تەزویرە ئەلکترۆنیەکان هەر بۆ ئاگداری خەڵک کۆمەڵی تەزویری تریش کراوە یعنی شتەکە لەوەیان نەماوە کاک شۆڕ بڵێم تەزویر کراوە یان نەکراوە قسەی ئێمە دەبێت لە دوای پرۆسەی ئەتلافکردن بێ بە تەزویرەکە زۆر باش. بۆیە بەڕاستی ئێمە هەموو ئیشەکانمان بۆچی ئیشەکان و نییە بە تەنها بین پارێزگاری لە دەنگی خۆمان بکەین وەکو هێزێک کە ئەنانێتێکمان پێوە دیار بێ بڵێن وڵا بەس لە خەمی قورسایی سیاسی خۆمان نەخێر ئەمە ئاماژەیەکی خەتەرە لە هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان تووشی داڕوخانێکی گەورە دەکاوە بەڕاستی قسە دەکەین لەسەر ئاکامەکانی سیاسی مەترسیدارێکا کە زەرێکی زۆری لێ زۆر چاکە مامۆستا بەڕاست پارتی و یەکێتی پێویستیان بەم تەزویرە گەورەیە کە ئێستا قسە و باسی لەسەرە هەر لە بنەڕەتدا ئەم دوو هێزی زۆر گەورە نین. بەڵێ سپاس بۆ جەنابتان و سڵاو بینەرە بە ڕێزەکان. نەخێر ئەم دوو هێزی گەورە نین ینی بەعکسەوە بە هەموو مانایەک دوو هێزی زۆر گرگنن زۆر بچووکن و ئەگەر پێشتریش ینی تۆزێک حەقمان ینی تۆزێک حەقمان بە خۆماندا بێت تۆزێک خاتریان بگرین ینی بە حکمیەوەی کە ئەمەلێک هەبووە ئومێدێک هەبوو بۆی کۆمەڵی خەڵکی باشە نە ئەوانی شەهبووێ بەڵام لە ڕاستیای تر دوای ئەم مەسەلەیە ینی ئەبێت بە هەموو جۆرێک ینی دەسی خێر بشۆی لەم دوو هێزە و ئەوانەشی کە بە حسابیانە خێرۆمەدن و خەڵکی باشن چکە ینی لە باشترین ینی ئەمە مۆزوعەکە و کاک هاوشین باسی کرد ینی شتێک نییە کە مناقەشەی بکەین یەک و یەک چەندەکە دووەکە یان پێویستی بە مناقەشە نیە تەزویرێکی زۆر بەرنامەدا ڕێژرا و زۆر خەتەرناک بەرامبەر بە حیزبەکان نەکراوە بەرامبەر بە کۆمەڵگای کوردی کراوە بەرامبەر بە دیموکراسیەت کراوە بەرامبەر بە پێکەوە ژیان کراوە بەرامبەر بە ئومێد کراوە تۆ بە لە حەزە بکە ئەگەر ینی ئێمە بەر لەم هەڵبژاردنانە باشە بەر لە 12 ئایار ینی وێ ڕێەوەی کە من و کتۆ من و تۆکو دوو مامۆستاوەکو دوو موچەخۆرۆکو دوو هاوڵاتی ئاسایی یەک دنیا معاناتمان هەبووە یەک دنیا کێشەمان هەبوو بەڵام هەر هێشتا زۆرێک لە ئاسوودەیمان هەبووە بۆچی لەبەرەوەی کە ئومێدێکمان هەبوو ئێمە لە سونەخەکانی دەنگانە هێزگەلێک سزادەین و هێزگەلێکیش پاداش دەکەین بەڵام کاتێکە تۆ ئەم ئومێدە ئەکوژی ئیتر لە ڕاستیا هیچ شتێک نامێنێتەوە تۆ ناتوانانی بە هیچ زۆرێ باستەوە بکەی کە خەڵکێکە بێ باش بێ لە ناوی باش بێ لە ناو پارتیا ئەگەر باش بن لە ڕاستیا ئەگەر خەڵکی باشی تاوی ئەگەم خەڵکەوەنی مامۆستا دەگوترێت پەیوەندی بە دەنگدانی ئازادانی خەڵکەوە هەیە یاری خەڵک 2000 ئاوەها دەنگی داوە ئیتر بۆچی بابەتەکە ببەستینەوە بە تەزویر هەمووی
من لەگەڵ شێوازی پرسیاری تا تۆزە کێشەمێرە لە بەرنامەکانی پێشوە ینی وەک کاکاژین وتی لە ڕاستی ئەمە مۆزوعێکی ئەزانم تۆ حەقی خۆتەوە کە ڕۆژنامەنووس یەک جۆرە پرسیار بکەی بەڵام لە ڕاستیە ینی ئەشێت ینی ئێمە بەرنامەکە تەرخام بکەین کە قسە لەسەر دوای لە ڕاستیە تۆ ئێستا هینی ئەوان ناکەی ینی تۆ ینی ئەم بەم جۆرە پرسیارانە ینی ئەزانم یانی تۆ حەقی خۆتەوە ڕۆژنامەنووسێکەکەم بکەی بەڵام لە ڕاستیە پێم وانە پرسیارەکان منتیز بن بەم ئاڕاستیە ئەمە بێت بەڕاستی دوای نەتیجەکە قسە بکەین چونکە ئەمە مۆزوعەکە بووە کاکاوژیش باسی کرد بەڵام من بەستم چییە ئەمەی ڕوودا با پرسیارەکە زۆر دیاری کراوە بکەین بەڵێ ئیتر کۆتایی دنیاە بۆ خەباتی نەخێر هەرگیز خۆی فعلەن ینی بۆ یەک ئافرین ئەم پرسیارە گرنگانی لەمە لە قسە لەسەر ئەم بەرنامەکە بۆ ئاڕاستەیە بێ بەڕاستی چکە ئەوە ڕۆشت ئەین کاڵم ڕۆشتی عینا ڕۆشت وتر باجی نییە و غەرامی نییە و هەروە بە ئاسانی تێپەڕێ بەڵام ئەوێ قسە لەسەرەوە بکەین کە ئێمە چۆن لەگەڵ ئەمە مەڵە بکەین یەکەمین هەنگاوەکە وتم من لە پێشتریش لە بەرنامەی تو لە نووسین ترامەشم بۆ کردووەکە بێئومێدی خەڵک ئەو شمە کە گرانبەهایەیە کە دەسەڵاتداری ناشەرعی و مزەیەف بە ملیارەها دۆلار ئەیکڕێ بۆیە لە ڕاستیە ئێمە نابێت بە هیچ جۆرێ ئەمە ناخۆشە ئەمە قورسە و ڕەنگە خەڵکە بێت جەڵدڵی دابێت خەڵکە بێت تووشی نەخۆشی نەفسی بوو بێ منە مازانم بەڕاستی وەل ڕەنگە و حەقی خۆشیان ئێمە و چاوەڕانکراویش بوو ئەمە بەڵام بێت لەسەر ئاستی گشتی لەسەر ئاستی خەڵکی خوێنەوار لەسەر ئاستی خەڵکی هۆشیار ئێوە مەندان و کوڕخراگەن کار لە ڕاستیە ئەبێ ئیش لەسەرەوە بکەن کە یعنی ئەمە ئاخری دنیا نییە و ئەمە مۆزوعێکی چاوەڕوان کراو بووە چکاوەکو وتمان ئەم دووهێزە شەرعیەتیان بە هیچ جۆرێک نەماوە باشە بۆیە دێن لە ڕێگایەکی تەواو ناشەرعیەوە لە ڕێگای دزینی دەنگ و ئیرادەی خەڵکەوە دێن ئەیانەوێ شەرعیەت و شەرعی بمانەوەی خۆیان بەساز ناکەی گوتاری هێز و حزب لە ناڕازیەکان لە ئەنجامی ئەم هەڵبژاردنە گوتارێکە ئەوەندە ڕەشبینانەیە زۆرتر ینی جەماوەری ناڕازی جەماوەری تووڕە ناومێتتر دەکات لە ئەسڵ لە ناومێدی خۆی هەیە لە نتیجێ ئەم ئەنجامە خراپەی کە هەبووە ئەم گوتارە خراپەی ئەمە قسەی خەڵکێکە کە هێزەکان وەکو کاردانەوە هەیەە زۆرتر خەڵک ڕەشبین دەکات زۆرتر خەڵک دەباتە سەر ئەوەی کە خەباتی مەدەنی ئیتر سوود و کەڵکێشی نەماوە نا بێگومان ینی بێگومان ئەبێت ینی ئەگامان ینی ئەحزابی ئۆپۆزیسیۆن و خەڵکی خوێنەوار و کۆمەڵگای مەدەنی ئەوان ئاگیان لە گوتاری ئەلامی و گوتاری سیاسی و قسەکردن و ئانیان بێ ئەوەیەکێ لەم مەسەلانە لە ڕاستی ئەوەیە کە نابێ خەڵک بە هیچ جۆرێ بێئومێد بێت چونکە ئێمە خۆ لە پاریس سیاست ناکەین خۆ لە ستۆکۆڵم سیاست ناکەین لە سلێمانی سیاست دەکەین لە هەولێرا سیاست دەکەین لە دووەکا سیاست دەکەین لە شەرقی ئەوستا سیاست دەکەین هەموو ئەم جۆرە شتانە چاوەڕوان کراوە بەڵام ئەوەی کە چاوەڕوان نەکراوە ئەوەیە بێ لێی يعني زۆر بە حساسانە لەگەڵ ماوەڵە بکەین ئەوەیە کە نابێت بە هیچ جۆرێتەوە بێئومێد بی ئەساساً ژیان چییە؟ ژیان هەوڵە بۆ پاراستنی کەرامەتی خۆت ژیان هەوڵێکی بەردەوامە بۆ پاراستنی بوون و وجودی خۆت و نابێت سیاست بۆ جۆرە تێبگەی کە پرۆسەیەکی زۆر ئاسان تۆ خەریکی ئیشێکی زۆر قورسی کاکە تۆ بەگەڵ لەوە بێ کە ئێمە لە چواردەوری ئێمەش دیموکراسیەت بوونی نییە ئەوەی کە لە کوردستانە هەیە من پێم وایە باشترین نموزەجە لە خەڵکەوە لە بنەوە نەک لە لای نخبەی دەسەڵاتدار بۆیە لە ڕاستیە کۆمەڵگای ئێمە خەڵکی ئێمە هەنێک لە حیزبەکانی ئێمە لە ڕاستیە هێشتا جێگای ئومێدن و پێویستە لەسەر ئەم پرۆسەیە بەردەوام بن بەڵام بێگومان ئەمە بە شێوازی جۆرە بێت من بۆ خۆم ئەگەر ئیزم بدەیت نازانم ینی زۆر ڕۆشتمیان نا بەڵام ئەگەر ئیزم بدەیت بەڵام شتێک گرنگە بەڕاستی طبعا جەناب یەکەم جار پرسیاری ئەوە لە من کرد کە ئایا یەکێتی و پارتی هێزیان هەیە گەورەنین من پێم وایەکە و شتێکی مسلەمیشە کە ئەم دوو هێزی زۆر لاوازن باشە لە ڕووی معنەویەوە زۆر لاوازن وەکو پێگەی جەماوەری زۆر لاوازن و خۆشان حقەتی ئەمە باشە لێرە مەجالێک بدەن وەڵا بەجارت نادێک مەجال قسەکان من کاکە دەگوترێت لە دنیای تازەدا سەرچاوەکانی هێز بریتێ لە پارە بریتێ لە هێز بریتێ لە پشتیوانی یەکلیمی و نێودەوڵەتی ئێستا ئەم دوو هێزە هەموو ئەمانیان هەیە کەواتە بۆچی هێزی گەورە و هێزی بەقووە کەس ناتوانێت ئینکاریەوە بکات کە پارە موهیمە هێز موهیمە بەڵام بە هەمان ئەندازە پارە چەند موهیمە چەندێک نقطەی قووەی هەموو حیزبەکە بە هەمان ئەندازەش نقطەی زعفی هەموو حیزەکە هێزی چەکدار بە هەمان شێوە چەندێک نقطەی قووەیە بە هەمان ئەندازەش نقطەی زعفە یعنی تۆ ئێستاش ئەبیاگەو لەوە بێ ینی ئەوەی کەوای کرد ئەمانە زۆر ئابوو جۆرە دەهری ببن لە انتخاباتی تایبەتە معارەزات دەنگی شێری هەنابوو بەڕاستی یعنی ئەو برادرانی کە خۆیان لە ڕیزەکانی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆیان وەستا بوون لە نۆی مانگا ئەڵێ بە ئاشکرا لە سەدا 50 خەڵک ئەو پێشمەرگانە ئەو ئاسایشانە ئەو هێزانی ناوخۆ بە ئاشکرا باسییان لەوە کردووە لە ڕیزەکەیە کە دەنگ بە ئۆپۆزیسیۆنە دەن ئەوانی تریشی کە هەرێک کە ناوێرێ با بڵێن ناوێ بە ئاشکرا دەنگی خۆی بڵێ بە بەستمەوەی بوونی هێز و بوونی پارە
چەندێک نقطەی قووەیە دوو نقطەی زوعفەوە ئەوەی کەوای کردووە یەکێتی ئابوو جۆرە گرگن و بچوک بێتەوە لە ڕاستیە دەوڵەمەندێکەتی پارتی بە هەمان شێوە ئەوەی کە حیزب هێڵێتەوە پرەنسیپە ئەخلاقە متمانەی خەڵکە پاراستنی ئەو چوارچێوە ئەخلاقی و نەتەوەی و نیشتیمانیەکە هەیە کە ئەمانە لە ڕاستیە بە هەموو جۆرێک پشتیان لە مۆزوعانە کردووە پارە چییە هێز چییە ئەگەر تۆ نەتوانی استثماریکەی لە پێناو پاراستنی و بکەیتە گاردێک پارێزەرێک بۆ پاراستنی کۆمەڵێک پرەنسیپ و ئەم پرەنسیپانەش دیفاع لەمانەوەی میلەتێک نەتەوەیەک نیشتیمانیەکە پرەنسیپ ماوە لەناو کۆمەڵگەی کوردی و توزان لەم دنیا شێواوەدا بتوانانی ئیشی خۆی بکات بێگومان چۆن باوەڕ و پرسیمەکە ئەساساً سیاست بریتە لە چی سیاستکردن هەر لە کۆنەوە لە سەردەمی ئەڕستەوە تا ئێستاش بریتە لە جوڵە بەر مەبنای کۆمەڵە پرەنسیپی باڵە دەوڵەتداریەکی تر و ئەمەی کە ئەمانن ئەوە گرگن بوون ناشرین بوون لەسانە بۆ دڵدانەوەیە نەدڵدانەوە نییە بەی زۆر دڵدانەوە نیە محبەتە ژیان من دروستمەشی پەکە هەیە زۆر بەلا مهمە بەڕاستی بەرخۆدان ژیانە ناڵێت ژیان بەرخۆدانە بەرخۆدان ژیانە یانی چی بەرخۆدان یانی تۆ هەوڵ ئەدەیت یعنی هەمیشە تۆ لە هەوڵای لە تێکۆشانایی و ئەمەم ژیانی شەمەیە بەڕاستی یعنی ژیان جگە لە ئەوەی کە تۆ پێویستە خۆت بسەلمێنی پێویستە ئینتاجتە بێ پێویستە کە دژی نەعەدالەتی بێ دژی ناشینەکان بێ چیترە زۆر باشە کاک هاوژین دەگوترێ حەقی خۆمانە لە پرۆسەی سیاسیدا لە خەباتی مەدەنی ناوەمێت ببین ئەمەش بە لەبەر چاوگرتنی دۆشێت لە چوارچەوەی گەمەی سیاسیدا ئەوە تا دەبینی خەباتی مەدەنی دۆخەکەی چۆنە ئەگەر نموسەتی هەڵبژاردن یعنی بە نمونە بهێنینەوە اینجا وەکو واقعیش خۆت دەبینی ئەو ڕەگەزانی کە من وەکو ڕەگەزی هەست باسم کرد ئەمانە باڵا دەستن بە تایبەتی لە هەرێمی کوردستان کەواتە ئیتر کاتی ئەوە نەهاتوو ئێمە فاتحە لەسەر گەمەی مەدەنی و خەباتی مەدەنی بخوێنین زانی چۆنە ئەم قسەیە ئێمە لێرە دوو کارکتەرمانەیە کارکتەرێک بریتێ لە هێزە سیاسیەکان بەتایبەتی ئەوانەی ناڕازین لەگەڵ کارکتەری ئاسایی کە دەنگدەری ئاسایی هاوڵاتی ئاسایی شتێکی سروشتیە لە حاڵەتێکی وایە دەنگدەرێک تۆزێ بێ هیوای ڕووی تێ بکە چکە بۆ ئەو مەسئولیەتە کە ئەکەوێتە سەرشانی تاک لە کۆمەڵگەیە ڕەنگە جیاوازی هەبێ لەو مەسئولیەتەیە کەوێتە سەرشانی هێزی سیاسی و کارکتەرە سیاسی و نوخبەکەی کۆمەڵگە ئێمە بۆ نەهاتون بێ ئومێد بین ئەساسەن ئێمە ئێستا زیاتر گەرم و گوڕ و چۆنەڵێ بەجۆش و خۆش خرۆشترین بۆشی بۆ ئەوەی کە بەردەوام بین لەسەر پرۆسی گۆڕانکاری بۆشی من قەنەعەتم وایە تۆ ئەگەر تا سەغڵت نەبی دەست بۆ هەندێک وەرەقە نابێ دەست بۆ هەندێک ئیش نابێ یەکێتی و پارتی مبەڕێراتی مانەوەیان زۆر لاواز بووە من بە سەراحەت یەک شتان پێ بڵم ئێستا ئێمە هیچ دەنگێک نەکەین بۆ نمونە باسی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین نەک ئەو دەنگانی دزیوەتی ئەم دەنگانی تریشمان ماوە بیدەینە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئیسفادی لێ ناکە بۆ نەبۆ ڕیزەکانی ناوخۆی نەبۆ پرۆسی سیاسی لە عێراق من بە بەڵگە پێتەڵێ بۆچی دەفەرمێ لەبەرەوەی یەکێتی هێزێکە هەڵوەشاوە یەکێتی هێزێکە ئەتوانین بڵین لە ساڵێکە ناتوانێت کۆبوونەوەیەکی ئەنجومی سەرکردایەتی خۆی بکە لەسەر پرۆسە چارە نووسازەکان یەکێتی هێزێک کە تا ڕۆژێ بەر لە ئینتیخاباتیش نەیتوانیوە سەفەکانی یەککە ئەو لەسەر سیاست لە هەرێمیسان پەکخە ئەمە ئەزانی چۆنە ئەزانین کاگەتوانین بڵێ تێکدان ئاسانەوە کاک محسین باسیەکەوە بەڕاستی چۆنە لە ئێمە لە شتێکا لە پەلە قاژەی مەرگە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستانیش بەس ڕەنگە یەکێتی زیاتر بەڕاستی پایەکانی مانەوەی ڕۆژ لە دوای ڕۆژ دەڕوخێن ینی مقەوماتی مانەوەی زۆر زەعیف بووە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردووە هێزێک بووە توانیوێتی دەور و کاریگەری لەسەر منتیقەکە بە تەواوەتی هەبێت ئێستا وەکو کادرێکی یەکێتی پێشتر باسی کرد یەکێتی لەم هێزەوە کە مەفروزە تەمسیلی لانی کەمنیۆی کوردستان بکە یابی کردایە باشە هەموو ئیحتیمامەکەی بووە بەچی بووە بەوەی کە تەنانەت ناتوانێت خوێن با بە باڵەکانی خۆشی بووە بە ئیحتیمامێکی بچووکی بنەماڵەیە چەند کارکتەرێکی سیاسی لە ناو بنەماڵەیەکە لەبەرەوە ئەم هێزانە سەد ئەوەنە دەنگی تریشیان بیتێت دەنگەکانی تریش بە دزی یا بە حەڵاڵی یا بە حرامی بیان دێتێ ناتوان ئیسفادی لێ بکەن چکە لەوەیان نەماون خزمەتی کۆمەڵگە بکەن دوو هێزن ئیحتیماماتیان بچووک بۆتەوە تەنانەت لەسەر ئاستی ئێمە هەر باسی هەنگاوە عەمەلیەکانەکەن تەنانەت لەسەر ئاستی فەلسەفە و ئایدۆلۆژیای ئیدارەدانی کۆمەڵگە شکستیان هێناوە ئەمانە مافیان ئەمانە کۆمەڵی هێزن چیەکەن بەس شەڕ لەسەرمانەوە ئەکەن لەسەر ڕێگەیەکی غەڵەتن بۆمانەوە تۆ دەبێت فەلسەفەیەک هەبێ لە مێشک تا ئیداری کۆمەڵگەی پێ بکەیت ئێستا ئەمانە وەکو حیزبی نەماون ئێستا لە عالەما بۆ نمونە کۆمەڵی تەجەموعاتت هەیە لەسەر ئەساسی فکر لەسەر ئەساسی ئایدۆلۆژیا تەصنیفاتی هێزی سیاسیە کرێ ئەمە سۆشیال دیموکراتە ئەمە چییە ئەمە چییە ئەمانە چین یەکێتی و پارتی چین
باشە لە ڕووی فکریە وەرە با خەڵکێک بێن شوناسی فکری ئەم ێزانم پێ بڵێ هەموو ئەوەی ساغ بۆتەوە یەکێتی و پارتی کۆمەڵێک کارکتەری مافیاین بە عقلێکی بەرژۆن خوازانە گروپی کۆمەڵایەتی بچووک بنەمدوو بنە ماڵەکە بابەتی پرەنسیب لەبەر ئەوە ئەزانین چۆنە ئێمە پێمان وایە ئەم دوو هێزە کە ئەمە بە فعلی تەشخیصی نەخۆشیەکەیانە ئەمە نەتیجەی تەشخیصی نەخۆشیەکەیانە بۆیە پێمان وایە بەڕاستی ناتوانن بەردەوام بن لە پرۆسی بەڕێوەبرنی کۆمەڵگە پرۆسی بەڕێوەبرنی کۆمەڵگەوەنە ئاسان نییە بەڕێزان بۆیە ئێمە دەزانین ئەم پەلە قاژانە هی کەسێکە کە بەڕاستی مقاوماتی مانەوەی لاواز بووە توانای خۆڕاگرتنی لەسەر پێی خۆی نەماوە بۆیە ئێستا ئەزانین ئەگەر ئەم گۆڵەشی کردبێ لێمان لەسەر ئەساسی خۆفرۆشتن و خاک فرۆشتن و نۆکەراتیکردن بۆ هێزی دەرەکی و خیانەتکردن لە هەموو قیم و مەبادیئەکان تەنانەت نەک قیم و مەبادیئی عام یا ئیسلامی یا دینی یا ئەرزی یا سەماوی تەنانەت کابرا باز لەوە دەکاڵە کاکە باەمە دەست بە ڕێبازەکەی مامەوە بگرین کاکە کەی ئەمە فڕی بە ڕێبازی مامیشەوە هەیە با ئەمە باسی قیم و مەبادیئەکانی تر نەکەین زۆر ئایا ئەگەر مام جەلال خۆی زینوو بواە ڕێ ئەدا ئەم شتە بکرێ یا هەر لانی کەم ئەوەنە قیەمی کۆمەڵایەتی لە ناو مام جەلالە هەبوو تۆ جاری وا هەبوو کاکە وەکو هێزێکی سیاسی کارکتەرێکت وەفاتێ کرد تەنانەت بۆ مرتاح هەبوو بەشداری لە ئەستۆگرتنی خەرجی پرسەکەشی بکە نەگوەوەی ئێستا چەندێکە مام جەلال غیابی هەیە لە ساحەی سیاسی و لە دنیاش کە ڕۆشتە دەرەوە تەنانەت ئەم یەکێتیە نەیتوانیەوە بێ بە چەترێک لەناو ئەم هەموو وەزع سیاسیە دوو هێز لە بن باڵی خۆیان کۆبکاتەوە هەست بە مەسئولێتی بکا بڵێ مەسئولێتی من لە مەسئولێتێکی گروپێکی کۆمەڵایەتی هێزێکی سیاسی گەورەترە بۆیە لە حاڵەتێکی وایە ئێمە زۆر پشت ئەستورترین بە بەردەوامیدان بە پرۆسەکە زۆر باشە ئەمە لە حاڵەتی نائاساییە ئەگەر فەرەزەن ئێمە بە شێوەی ئاساییش ئینتیخاباتمان بدۆڕانە با هەموو کەسەوە بزانێت دەبوایە یەکەم کەس بووینە پیرۆزباییمان لەو هێزە براوانە بکردە شتێکی زۆر تەبیعیە من پرۆژەی سیاسیم ئەمڕۆ دینارێ ناکە ئینتیخابات ئەدۆڕێم ئەگەر باوەڕم بە پرۆسی هەڵبژاردن بێ ئەوەی پیرۆزبایی لە بەرامبەرەکەم کەم من ئێستا دۆڕانومە کاک موحسین بردوێتەوە دەست مهمەیە پرۆسەکە پرۆسەیەکی یاسایی دیموکراسی بێ مافی هێز پرۆسەکە یاسایی دیموکراسیەکە خۆتان بیبنەوە نەخێر خۆ ئێمە کاکەوە نەبێ ئێستا لە دەسەڵات تا بێتین هێنابێتیان نەخوارەوە تا بۆ منە بڵێن وڵا کاکێمە قبوڵی ناکەین یا بۆ منە لەو ناز و نیعمەتە دوورەکەینەوە قسەکەی من ئەوەیە ئەگەر لە حاڵەتی ئاسایی شابواە ئێمە دەبواە قبوڵمان کرد بەڵام ئێستا زۆر نائاساییە کاکە هێزێ بۆ بە هیوابین من دوێنەش لە میدایەکی تر باسم کرد من لەگەڵ خەبیرێکی ئەمریکا دانیشتم لەسەر داوای خۆیان باسی انتخاباتمان کرد پێش انتخابات باسی لەوە کرد خەبیرێکی سەر بە حیزبی کۆمارەکان بوو شتێکی زۆر طبیعیە لە حاڵەتی بەمەرجێک حاڵەتەکە ئاسایی بێ تۆ مافی وجودت مافی تاکەکانە پارێزراو بێ مافی چۆنەڵێ بەشداری سیاسیت پارێزراو بێ باسی لەوە کرد لە دوای حربی عالەمی دووەمەوە حیزبی دموکراتی ئەمریکا 40 ساڵ انتخاباتی نەبردوێتەوە زۆر باشە پرۆسی سیاسی نابێت هیوای بەخشێ باسی حاڵەتی ئاسایی کرد هەست ناکەی مامۆستا گیان یەشێ لە ئەو گرفتانی کە لە بەردەم کاری مەدەنی و خەباتی مەدەنیدایە ئەوەیە کە ئەم کار و ئەم خەباتە مەدەنیە لە ژنگەیەکدا دەکرێت کە زۆر مەوزوعی نییە بۆ کاری مەدەنی ژنگەیەکە خۆی پڕ لە چێشمە چێشم پڕە لە سیراعاتی سیاسی ژینگەیەکە چەکدارە بە چەک ژینگەیەکە چوزان چەکدارە بە عەمالەت یعنی لەوەها دۆخێکدا ئیتر چی دیکە ئومێد هەڵچنی لەسەر ئەوەی کە خەباتی مەدەنی نەتیجەی دەبێت جاگە دۆخەکە ئاسایی بۆیە وەکوی جەناب باسیە کردی باسیەکەیت و بەرگاوی نەبووایە بە عەمالەت و بە تونوتیژی و بە نادیموکراسی و بە ناشەفافی و بە نائازادی لە ڕاستیە ئێستا من لێرە دانیشتم باسی سیاست بکەم چکە ئیشی من سیاست نییە شتێکی ترە بەڕاستی بەڵام لەبەرەوەی ینی ئێمە لە دۆخێکی نائاساییین بۆیە ئەبێ هەمومان کار بکەین بۆی ئەم دۆخە نائاساییە تێپەڕێنین و ئەم دۆخە تێپەڕاندنی ئەم دۆخە نائاساییەش هەروە بە ئاسانی نییە ینی بە هەڵبژاردنێک ناکرێ بە دوانیش ناکرێ بە انتخابات بە خۆپیشاندانی ناکرێ بە دوانیش ناکرێ ینی خەباتی مەدەنی یەشێ لە تایبەتمەندیە هەرە سەرنجەکانی خەباتی مەدەنی بریتە لە چی بریتە لە نەفەس درێژی ینی بۆیە نابێ بە هیچ جۆرێک بێ ئومێد بی ئۆکەی ینی ئێستا ئێمە باسی شێتی پارتیمان کرد کە دوو حیزبی خراپن وانە ناشرعین ناشرینن گرگنن بەڵام بۆ مانایە نییە کە هێزەکانی تر ئەوانی کە منافەسەی شێتی و پارتەکان هێزی سەمن بۆت باسەکەم ینی بۆچی خەڵک ناومێدە ڕەنگە بەشێکی ڕەبتی بۆ حیزبانەوە هەبێت کە ئێستا پیانەوتری حیزبی ئۆپۆزیسیۆن بەتایبەتی چوار حیزب سەرەکی ئۆکەی چەند سەر قسەکەم طبعاً من حەزەکەم چۆن ئەم حیزبانە بەشداریان کردووە لە ناومێدی خەڵک اسم بێتەڵێم بەسەکە ئیزم بدەیت باشە قسە ناکەم ببوورە ینی ئەساسەن منە بێ لێرە ئاماژە بە شتێ بکەم و فکرێکی سەرەکی بۆەوەی کە شتەکە ڕوونکەمەوە حکومەت چییە؟
يعني لە هەموو دنیای حکومت چییە؟ یان حکومت بنتێ لە چی لە چی پێک دێت؟ حکومت حیزبێکی براوە یان چەند حیزبێکی براوە پێشێنن باشە؟ یعنی چی؟ کەواتە یعنی حکومت حیزب لە ناو حکومەتە ئەتوێتەوە، یعنی جەوهەر و ناوەڕۆکی سەرەکی هەموو حکومەتێک لە دنیاە بریتێ لە کۆمەڵی حیزب. کەواتە جەوهەری ئەم حیزبە چۆنی بێ ئەم حکومەتەش بۆ جۆرەیە. جەوهەری ئەم حیزبە چۆنی بێ دەسەڵاتی سیاسیش لە وڵاتەیە بۆ جۆرەیە. لێرەوە زۆر گرنگە کە باس لە جەوهەری حیزبی سیاسی بکەین. ئێستا حکومەتی هەرێمی کوردستان لە 20 ساڵی ڕابردووە بۆچی حکومەتێکی ناشەفافە نادیموکراتە گەندەڵە تیا ئازادی نییە تیا شەفافێت نیە بۆچی؟ لەبەرەوەی یەکێتی و پارتی دوو حیزبی ناشەفاف نادیموکرات تیانە ئازادی نیە تیانە گەندەڵی هەیە تیانە پرەنسیپ تیاڵان زوڵم و ستەم لە ئەندامەکانی خۆشیانە کرێبەر لەوەی کە لە ئەمە هەمووی گوازراوەتەوە بن حکومەت. لێرەوە ئێمە بە هەموو مانایەک باسە چیەکەین؟ یعنی ڕەنگە نقطەی گلەی خەڵک لە چۆ دێت ڕەشبینی خەڵکی چۆ دێت. بەلای منەوە پێم وایە لە سەدا 80 خەڵک لانی خەم لەوە تێگەیشتووە کە یەکێتی و پارتی تا سەرێسان دوو هێزی ناشرینن. لێرەوە باش ئەم دوو هێزە هێندە ناشرینن بۆچی ناکەوێنرێن بۆ ئاسانیە؟ هەچەنە من بۆ خۆم پێم وایە کە زۆریان لێ بووەوە زۆر لاواز بوون و ئەم ئەخیر هەوڵیشیانەوە بەڵگەی ئەوەیە. بەڵام بەڕێی من سەبەبی ڕئیسی ئەوەیە کە ئەو هێزانەی دژایەتی ئەم دوو هێزە ئەکەن بە ئەندازەی ناشرینیەکانی ئەمان جوان نین. بە مانایەشی تر ئەم چوار حیزبەش یعنی وەکو پێویست دیموکرات نین لەناو خۆیانە، وەکو پێویست شەفاف نین، وەکو پێویستیانە ئازادی نییە، وەکو پێویستیانە تەداولی سڵتە بە شێوەیەکی ئاشتیانە نییە، وەکو پێویست گوزارشت لە نموزەج و مۆدێلێکی تازەی سیاستکردن ناکەن. ئەگەر چی وەکوتم یعنی ئێمە لەوە بووینەوە باسێکی دوو پارتی بکەینەوە تاڵ باش کۆتایەتەوە. بەڵام لە ڕاستیە ئێمە ئەبێ لەم و لا بەتایبەتی دوای انتخاباتش ئەبێ فۆکەسمان لەسەر ئەم چوار هێزە بێ. ئەم چوار هێزە بکەینە چوار هێزی تەواو شەفاف، تەواو دیموکرات، تەواو ئازاد باشە بۆ ئەوەی کە سبەینێ ئەمانیش حکومەتیان گرتە دەست ئەمانە زمونی یەکێتی و پارتی دووبارە نەکەنەوە کە ئەمە خەتەرناکە بەڕاستی. لێرەوە لە ڕاستیات و ئەمە ئیش و چییە؟ ینی ئیش و دۆ چییە؟ وەکوتمان ئێمە دۆخەشی نائاساییان لە کوردستان و لە مەنتیقەکەشە. ئیشی ئێمە ئەوەیە، ئیشی سیاسیەکان و حیزبی سیاسی ئەوەیە کە بناغەیەکی بتەوی حکومەتداری و سیاستکردن و دەوڵەتداری دروستکەن و ئەم بناغەیەش لە حیزبەوە دەست پێکە. بۆیە زۆر گرنگە لە ڕاستیە دوای ئەمە انتخاب ینی وەکوڵە زلەی میهرەبانی باشە دوای انتخاباتە و پێشتریش و لەم ولاش بەڕاستی زۆر گرنگە کە ئەم هێزانە نازانم ئەم جملەیە خۆی ئەگایان نا ئەبێ بە ئەندازەی ناشرینیەکانی ئەمان جوان بن. وەکە یعنی ئەمان فەرقیان هەیە لەگەڵ یەکێتی و پارتیە باشترن، بەڵام بە ئەندازەی ناشرینیەکانی ئەوان جوان نین. ئەمە یەکەم. دووەم بەڕێی من تا ئێستاش یعنی نەقسی گەورەی ئەم چوار حیزبە باشە بریتە لە چی؟ بریتە لەوەی کە تا ئێستاش سەرکردەکانیان تەحفوزەکەن، خەڵکی محافظکارن. بۆ نمونە لە خەباتی مەدەنیە، لە خۆپیشاندانە، لە عیلاقاتی دیبلۆماسیە. کاکە یعنی ئێستا لەبەرەوەی کە عیلاقاتی دیبلۆماسی لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی یەکێتی و پارتی و مارەسەیان کردووە ئەم عیلاقە دیبلۆماسی هیچ نجگە لە کۆیلایەتی و پاشکۆیەتی ئەم بە تورکیاوە بۆ ئێران ئێستا ترسێکی لای حیزبی سیاسی لە هەرێمی کوردستانە لای سەردانی ئێران یا تورکیا خەتەرە. یەکشت پێ بڵێم من بۆ خۆم لێرە یەکشتم هەیە خۆی ئەمە ڕاستە یعنی من وەختی خۆشی لەگەڵ هەنێک سیاسی ئەم وڵاتەیە خەڵکی بەڕێزی ئەم وڵاتەیە مناقەشەیە مەسەلەیەم کردووە بە مەسەلەی پەیوەندی زۆر مەسەلەیەکی ئاساییە بەڵام بۆ ئەمانەت نا. ئێستا بۆچی ئەنی پەیوەندی یەکێتی و پارتی لەگەڵ ئەوانی ترا خراپە؟ لەبەرەوەی خۆیان بوونیان نییە، ئەوان وەکو بووکەڵەیەک هێشتونیانەتەوە. بەڵام تۆ ئەگەر هێزێک لە نقطە یەکەم کە باسم کرد تۆ ئەگەر هێزێکی شەفافی دیموکرات بی بە پرەنسیپ و بە دیسپلین بی حیزبێکی دیموکرات و حیزبێکی تۆکمە بی زۆر ئاساییشە لەگەڵ ئێرانە، لەگەڵ تورکیایە، لەگەڵ ئەوروپایە، لەگەڵ ئەمریکایە، لەگەڵ ئەمان، لەگەڵ عێراقە، لەگەڵ بەغایە پەیوەندی دەبێ. یعنی پەیوەندێکە بەر تۆ خۆت هەیت چوارچێوەیەک تەیە و لە ڕوانگەی ئەم چوارچێوەی لەگەڵ ئەوی ترا مامەڵاتەکەیش باشە پرسیارش لە بەڕستکە. بەڵام ئەوم تاوا نەکرد کە مەسەلەی تەحەفوزی ئەمانە یعنی تۆم لە حەزە بکە ئەمانە هێشتا پەیوەندی دیبلۆماسیان نە لەگەڵ ئەمریکایە هەیە وەکو پێویست، نە لەگەڵ تورکیایە هەیە، نە لەگەڵ بەغایە هەیە، نە لەگەڵ يعني اما علاقه دبلوماسيه انتم لما حزب مقري خدا بنيشيدو فلان سفير وفلان فلان قنصل وفلان كذا ولا ما علاقه دبلوماسيه سياسه بشكل لا جاندر السرشكاني اللي قصرشكاني سياسه كدن براسي بريتيلا علاقه دبلوماسيه تو بير لو بيدرس كيبو خوت اكاد لو بيت ك من بيمو تا استاش هم امريكا جم ايراني نازانن يعني امثال حزبي اوبوزيسيون سبيانو تري اوبوزيسيون يعني چی يعني برنامج سیاسیان چیه لشويه ابد جشدو پارتی کون لشويه لجدو پارتی جواز کردنی اوان لەگەڵ پارتی و یەشتی کە دەزانن چین باشترە تاوەکو مامەڵەکە لەگەڵ کۆمەڵ لا هەموو ئەمانەش مهمتر بریتە لە چی بریتە لەوەی کە تۆ اوكي لە سڵتەیە بوونت نییە لە حکوومەتە بوونت نییە و کشاویتەوە بەڵام لە شارع ئیشا غایبی شارع
يعني ئەبێ ئەم حیزبە سیاسیانە سەرکردەی ئەم حیزبە سیاسیانە بەر لە مامۆستایەک بەر لە موچەخۆرێک بەسەرجا دەبێت بەر لە موچەخۆرێک دەنگ بەرزکاتەوە یعنی ئەبێ قۆڵی لێ هەڵماڵن بە تەحەفوظ نییە لە ڕاستی سیاسەتکردن ئەبێ بێنە سەر جادا ئەبێ قووەتی خۆیان پیشانی کۆمەڵگای کوردی کۆمەڵگای عێراقی کۆمەڵگای ئێرانی کۆمەڵگای تورکی و لەسەر و هەمویانەوە پیشانی ئەمریکا بدەن چکە بملەوە تێ بگەین ئەمریکا حیزب دەوڵەتێکە دوو قەرنات تەمەنیەتی زیاتر لەسەر ئەساسی فەلسەفەی پراگماتی دروست بووە و هەمیشەش لەگەڵ هێزا مامەڵایەکات تۆ لە ماڵی خۆ دانیشتویت ناڕەزایی دەرەبڕی بەیاننامە دەرەبڕی ئەمریکا ئەمە نابینێ ئەمریکا کاتێک لەگەڵ تۆیان پەیوەندی دروستەکە کە تۆ حزورێکی بەهێز لەناو شقاما دروست بکەیت و هەڕەشە بەرژەوەندەکانی ئەویش دروست کە بیرمان نەچێ چکە لەم عێراقیا بەرژەوەندی هەیە تا پەرژەوەندی هەڕەشە دروست لەسەر بەرژەوەندەکانی نایرە سەرخەت لەگەڵ زۆر باشە کاک هاوژین دەگوتری هەموو ئەنجامەکانی ئەم هەڵبژاردنە وەکو ئاکام خراپ نابێت لە ئایندەدا بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق بە تایبەتی لەوەی کە پەیوەندی بە پارتی و یەکێتیەوە هەیە دەگوترێ یەشێ لە ئاکامە ئیجابیەکانی ئەم هەڵبژاردنە ئەوە دەبێت کە ئەم دوو پارتە بەهێزەوە دەنێرێتەوە بۆ بەغدا تاوەکو لە منتەڵەقی هێزەوە وەکو دوو هێزی کلاسیکی دێرین لە ناو سیاسەتکردن لەگەڵ بەغدا شەرکە لەسەر مافی خەڵک لەسەر حقوقە سیاسیەکانی ئەم هەرێمی کوردستانە ئەمە بۆ خۆی لە ئایندەدا شتێکی باش نابێت خۆی لە ئەوان کاتێک لە ئەوجی قووە تابوون لەوێ و هەموو قورسایەکانیان لەوێ بوونیان توانی شتێ بکەن بە ساڵحی میلەت بەڕاستی ئەوە ئێستا هەر کە پێگەیان لاواز بووە نەک پێگەی خۆیان پێگەی هەرێمی کوردستانیشیان لاواز کردووە لە ڕووی سیاسی لە ڕووی دەستوریەوە هەر ناتوان ئەوە بکەن ئەمە یەک دوو هەرچی هەیە سەبارەت بە با بڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان لەوایە ڕەنگە تۆزێ پارتی فەرقی هەبێت کە پارتی هەنێ لەعبەی سیاسی کردووە لە پێش هەڵبژاردنیشا بۆ بەغدا کاندیدی نردووە لە ناو لیستی سەدرا دەرچووە لەو کاتێک کە خۆی جێنی بە کاندیدی هەندێک هێزی سیاسی ترەدا کە چوون لە لیستەکانی عەبادی و مالیکیوانە خۆیان ترشح کردووە وەکو سەر و عەبدولواحید وەکو ئاڵا تاڵەبانی بەڵام دەرکەوت کە پارتی نەک لە زیاد لە لیستێکی عەرەبی و غەیرە کوردیە کاندیدی هەبوو دەریش چووە شانازیشی پێوە بە هینێکی ئەزانن بە ئەوە قسەکەم لەمەیە بە تایبەتی ئێمە ئەگەر سەیری یەکێتی بکەین من دوو بەربەستی گەورە ئەبێنم بۆ ئەوی لە بەغدا ئەم جارە بتوانێت قورسایی هەبێ ئەگەر دوو ئەوەنە کورسی تریشی هەبێ بە شوێنی یاسایی بەڵێ یەک لەوانە ئێستا ئامازاین براوی یەکەم لە عێراق سەدرەکان تێڕواینێکی خۆیان هەیە بۆ سیاسەتکردن ڕەنگە بیانەیە بە سینە سافی سیاست بکەن و سیاستکردنێکی دوور لە کاریگەری ئێران لە عێراق ممارەسە بکەن یەکەم کاردانەوەی مقتەدا سەدر ئەوەیە هیچ ئاماژەیەکی بە یەکێتی نەدا بۆ ئەوی لە پرۆسی سیاسیا بەشدار بێ ئەمە یەک ئەمە ئاماژەیەکە کە ڕەنگە ئەمە چۆنەڵێ بیر و بڕوای هێزێکی وەکو سەدر بێ کە براوی یەکەم و چایی لەوەشە نوێنەرەکەی بێ بە سەرۆک وەزیران دوو پارتی دموکراتی کوردستان گەورەترین بەربەستە بێ لە بەردەم یەکێتیان لە بەغدا بتوانێت پۆستی گەورە وەرگێتەوە بۆچی لە ڕابردووە پارتی باسی لەوە کردووە کە پۆستی سەرۆکایەتی کۆمار ئێستحقاقی کرد لە بەرامبەر بوونی پۆستی سەرۆکی هەرێم ئێستا کە پۆستی سەرۆکی هەرێم نەماوە بە قەناعەتەوە دەڵێن پارتی لێ ناگەڕێیەکێتی بە ئاسانی شەڕ بکات لەسەر ئەو پۆستە سیادی کە لە یەکێک لە پۆستەکانە بۆ کوردان راوە بەس حەز ناکە ئێستا پارتی لاعیبێکی زۆر لاوازە لە ساحەی عێراقی سیاسی ئەم توانایی جارانی نەماوە کە سیاست لە مەبەستەکەم لەمە چییە؟ ئەمانە کە بۆن منەتا ئێستا ژۆک و وەکو دەسەڵاتداری هەرێمی کوردستان دەڕۆن بە تاکید بەشێ لەو هێزانش هەر لەگەڵ ئەمان دەسوپەنجە نەرمەکەن چونکە ئیمامی عەلی ڕزای خوای لێ بێ قسەیەکی هەرچەنە و لە سیاقێکی تراوتێتی قسەکە توانین ئەوە بکەن الجنس إلى الجنس يميل يعني خۆ منجەڵ و سەرقاپ يعني هەنێ هێزی عێراقی هەیە کاکە هەر فەلسەفە و ڕوئیا و تێڕوانین و شێوازی بەڕێوەبردن و حیزبایەتیکردنیان لە یەکێتی و پارتی باشتر نییە ئەمانە ڕەنگە کۆمەڵی مەساڵح هەیە لەگەڵ یەکتریان بەسێتەوە تۆ بۆ منە مالیکیت هەیە مالیکی وەکو عەسابەیەک لە عێراق سیاسەتەکە باشە ڕۆژێک کوردەکە بەخاین ڕۆژێک ئامادەیە بە سەفقەیەکی سیاسی سەفقەیەکی تیجاری و ئابووری بۆ نمونە بێت تەحالفێ لەگەڵ کورد بکاتەوە خۆی بە یەکێک لە داکۆکی کارەکانی هەندێک هێزی سیاسی کوردی ئەو بکە قسەکەم لەمە چییە؟ ئەم دوولان لە ڕەنگە پارتی بە شێوەیەکی تر لاواز بێ بالفعل یعنی چونکە پارتی ینی بە ئاراستەیەک ئیشی کردووە لە ڕابردووە ینی انطباعێکی خراپی دروست کردووە ڕەنگە پارتی لە دوای ڕیفراندۆم و ئیشیەوە کردووە چۆن وا بکە
ینی ئەگەر تۆزێ بچێتە دۆخی متبوونەوە بە خۆیەوە بە بارزانیەوە بە هەندێک کارکتەریەوە یا هەندێک شت نەکە بۆ ئەوەیە چۆن خۆی لەم ئەزمەیە ڕزگارکە خۆی دروستکاتەوە بۆیە ئێستا پارتیوا دەرەکەی شەڕەکەی ئەوەیە بچێتەوە بەغدا یعنی بۆن منە ڕۆژێ باز لەوە دەکاکە ئێمە لەبەری سەرۆکومارە بێ سەرۆکاتی پەرلەمان وەرگرین و چونکە هەندێک یاسا و دەستور و ئەوانە لەو ڕێگەیەوە ئیقرارەکرێت دژی کورد بێ یا لە ساڵحی کورد بێ بۆیە بەڕاستی ئێمە دەبێت ئەو قەناعەتەمان لا دروست بێ کە یەکێتی و پارتی دوو هێزن ناتوان لە بەغدا ئەوە بکەن دوو هێزن تا ئێستا شەڕی مافە دەستوریەکانی کوردیان نەکردووە ینی بە ساناترین پێناسە و مانە ئەوەیە ئەوان دائیمەن چۆن ئەڵێ ئیتیماماتی بچووکیان هەبوو وەگەرنا مادی 140 دەگەێت وەگەرنا مەسەلەی بە پارێزگاهڵدانی ناکۆچی زیاتر لەوانە پارتی و یەکێتی بە تایبەتی لە بەغدا بەڵێ خۆ ئێستا کاکە ئەزانین چۆنە یەکێتی و پارتی بە درێژایی ساڵانی ڕابردوو لەسەر یەک شت متفق بوون لەسەر گورزدان لە قەزەی کوردی لە مافەکانی خەڵک ئەمان بە هیچ شێوەیەک لەسەر ئەو شتانی کە بە خزمەت ئەشکێتەوە بۆ کۆمەڵگەی کوردی بە ئەزمونونەکەیەوە بە مافی تاکتاکیەوە بە هێزە سیاسەکان بە دیموکراسی ڕێنەکەوتون زۆر باشە بەس لەسەر بۆن منەی اتفاقی استراتیژیان کردووە لەسەر ئەوەی چۆن داهات و خێر و بێریە وڵاتە دابشکەن چۆن خیانەت لەم هێزانە بکەن چۆن متفق بن تەزویرکەن بۆ ئەوەی هێزی تر نێتە پێشەوە بە ئەمان بۆ شۆ نەوەستاون بەڕێزان ئەنی هەندێک پرسیار دروست بووە ئەڵە کاکە فلانە هێز بۆچی ئەگەر تەزویریان لە گۆڕان و کۆمەڵ و ئەوانە کردووە ئەی بۆچی هێزی ترێ غێری یەکێتی و پارتی دەنگی هێناوە دێمەش پرسیار نییە بەڵێ پرسیارێکی حەقیقیە بەڵام دڵنیا بن ئەم هێزە ڕێکەوتون نەک لەسەر ئەو بڕگەی یەکەمە ڕێکەوتون لەسەر دروستکردنی دەسەڵاتێکی مزەیف بڕگەی دووەم ئەوە ڕێکەوتون لەسەر دروستکردنی معارەزەیەکی مزەیف یعنی ئێمە دەبێ بزانین ئەمە ئەم معادلەیە لی تێبگەین وەڵامی کۆمەڵی پرسیارەیە تۆ بەبێ ناوهێنانی هیچ لایەنێک لە هەرێمی کوردستانە ئیش بە تەنها بۆ نەکراوە یەکێتی و پارتی بکرێمە خاوەنی دەنگ خەڵکی تریش کراوە بە خاوەنی دەنگ چکە لە هەرێمی کوردستانە لە ساڵانی ڕابردووە دەرکەوت کۆمەڵی هێزن خاوەن ڕیشەی سیاسین خاوەن فەلسەفەی سیاسی ئیدارەدان خاوەن کارکتەری سیاسی بەقوتن ئەتوانن معارەزەیەکی بەقوت بن چۆن ئەڵێ بربەستێکی کاریگەر بن لەبەر دەم پرۆسە کاولکاریەکانی یەکێتی و پارتی بەڵام تۆ دەی لە کاتێکا هێزێک مەسەلەن دروستەکەی معارەزەیەکی مزەیف دروستەکەی ئەمە هیچی کەمتر نییە هیچ کارەساتی کەمتر نییە لەوەی تۆ بێی سڵتەیەکی مزەیف دروستکەی بۆیە بەڕاستی ئەوە شتێکە ڕەنگە وەڵامی و پرسیاری جەنابەت بێ بەبێ ئەوی ئێمە بچینە خەڵ خۆی ئەو شتە ئەزانێ بەڵام دڵنیاین بەڕێزان یەکێتی و پارتی بە هیچ شێوەیەک لەوەیان نەماون بتوانن سکێمە کە باسەکەین ئەڵێن هیچ فەلسەفەیەکیان نەماوە هیچ ئایدۆلۆژیا هیچ بنەما و پرەنسیپێکیان نەماوە بەڕاستی ئەوان ناتوانن تەمسیلی شتێکەن کە پێوترێ قەزەی کوردی قەزەیە کە دەیان ساڵە ڕیشەی هەیە و ئیش بکەن لەسەر کۆمەڵی پرەنسیپکە کە پرەنسیپ بەوەی معنەویە زۆر باشە ئەوەنە بەرجەستە نیە ئەمان چه احترامێکیان لە پرەنسیپی قانونی گرتووە چ لە کۆمەڵی قیەمی کوردەواری لە قیەمی سیاسی لە کۆمەڵی بەهای باڵا کە تەنانەت ئەدیان و عورف و نەریتی کۆمەڵگە فەرزەکان هێزە سیاسەکانیشی زۆر باشە مامۆستا لەم ڕۆژانەدا ئەوەی لە نزیکەوە لە ناو شەقام تا بژی لێرە و لەوێ هەز دەکا کە چرپەچرپی ئەوە هەیە کە مادام خەباتی مەدەنی ڕێزی لێ ناژیرێ ئیتر بە چوزانە پەنابەرین بۆ شێوازێکی دیکەی خەبات لە ناویشیاندا خەباتی چەکداری یعنی لێرە و لەوێ ئەم قسەیە هەیە چرپەچرپی ئەمە هەیە نووسین هەیە لەسەر ئەمە بەڕێز لەسەر ئەمە دەڵێتی وەڵام من بەر لەوەی کە وەڵامی پرسیارە بەمەوە لە ڕاستیامێ بەژە بە مۆزوعەکەم کاژین لە ئەخیرەوە ڕوژانی ینی فعلا هەمیشە لە دنیاە ینی دەسەڵاتی مزەیف و ناشەرعی پێویستی بە ئۆپۆزیسیۆنێکی مزەیف و ناشەرعی هەیە ئەگەر بۆ ئەوە نییە بۆ میشیازکردنی ڕووی سیاسی ئەو هەرێمەیە وڵاتەش بێ بۆیە لە ڕاستیە ینی ئەو تەزویری کە ئەم جارە کرا یان جگەلەوەی کە تەزویرێکی زۆر ئێتر منەظەم و حاشاڵ نەگر و پێمانە بوو بەڕاستی بەڵام بە تەنهاش دژی کۆمەڵی هێزی معارەزەی ڕاستەقینە کە گوتمان وێڕایەکەم بڵ حەزەمان لەسەر حیزبانە هەیە نەکرا بەڵکو ینی چەندێک هەوڵ بوو بۆ هێشتنەوەی دەسەڵاتێکی ناشەرعی ئەوەندەش هەوڵیا بوو بۆ دروستکردنی معارەزەیەکی ناشەرعی و مزەیف کە ئەمە من پێم وایە ینی لە دەسەڵاتە ناشەرعیەکە زۆر خەتەرناکترە چونکە مەسەلەی لە دایک بوونیەتی بۆیە بێگەمان لە مەسەلەی بێەوە مۆزوعێکی زۆر گرنگە خەڵکە بیاگای لەمە بێ بەڕاستی خەتەرناکە لەبەرچی خەتەرناکە یەکەم لە خەتەرناکە لەبەرەوەی کە
يعني تۆ بۆ خۆت ناشەرعیت بەس بۆ ئەوەی کە شەرعیت بەبوونی خۆ بدەیت دەیت بۆ پۆسیۆنێکی ناشەرعی پێیاکەی بڵێ وەڵاوە خەڵکیشێ ئەمە یەکەم دووەم یعنی ئەمە مەسیجێکی تریشی تایە یعنی بۆ نمونە ئەیانەوێ بە هێزەکانی تر بڵێن کە تۆ بۆ نمونە چەند ساڵ تەمەنتە و حیزبەکە چەند قاعیدەی هەیە و گۆڕان چەندێک جەماوەری هەیە و خاوەنی سەرکردەیەکی وەکو نەوشیروان مستەفا و لەولاوە دکتۆر بەرهەم لەولاوە بێگرتوو بڵێ ئێوە منافیسی ئێمە نین ئەم برادەرە منافیسی ئێوەیە یعنی ئەمە لە ڕووی معنەویەوە ینی زەربەدان لەوە بەڕاستی ینی بۆ خۆم پێم وایە ینی ئەم خەتەرناشی ئەم تەزویرە چەندێک لەوەیە کە معارەزەی ڕاستەقینە بەرکەنار کراون و زوڵمەشی گەوریان لێکراوە زۆر لەوە خەتەرناکترەوەیە کە معارەزەیەکی مزەیەف و دروستکراوی خۆیان و سوکەڵا و لاواز لە جەوهەرە فوتیەکرێ و ئەم فوتیەکردنە خەتەرە چکە یعنی ئێمە ماوەیەکی زۆرمان پێویست کاتە حەقەت و جەوهەر و معنەویەتی یەکێتی و پارتی بناسین بتێونەتەوەی خەڵک وەکو من و تۆ نییە ینی ماوەیەکی پێویستە کە جەوهەری ئەم هێزن بەناو معارەزە مزەیەفەش بناسێ ینی ئەرکی تۆ قورسترەکە بۆیە ینی لەم ولا وکوتم ینی ئەرکی ئۆپۆزیسیۆن ئەرکی ئەحسابی دەرەوەی دەسەڵات لە ڕاستیها زۆر قورسترە بێ و ئەبێ زۆر بە پرەنسیپتر بن زۆر شەڕێک لەگەڵ معارەزەیەکی مزەیەف کاکە سیاسکردن ینی شەڕکردن باشە بەڵام ئەگە بێمە سەر مەسەلەی ئەو پرسیارەکە مۆزوعێکی زۆر حساسە و من بۆ خۆم وەکو مەبدە لە ڕاستیە لەگەڵ دروستکردنی هێزی چەکدارانیم قسە لە واقع با بکەین واقع مەجەبن واقع لە واقعت پێڵێ بکاکەین یعنی سێرکە ئێستا وەرە سەیری مێژووی کورد بکە باشە هەر لەم بیرنشینەکانەوە تا سەردەمی شۆڕشەکان ئێمە هەر لە دەرەوەی مێژوو بووین هەر لە دەرەوەی ینی حضورمان پێیان نەکردووە ئەوانەی لاواز بوون بۆچی لەبەرەوەی کە ئەساسێک دانەنراوە ئەساسێک دانەنراوە بۆ سیاسەتکردن یعنی هەمیشە سیاسەتی نێوان دوو خێڵ بووە یەکیان لاواز بوو یەکیان بەهێزەکە لاوازەکەی خواردووە و دوایی لاوازەکەش پەنای بردە بەر عەمالەت بۆ ئەم لاوبۆلا ماوەیەکی تر ئەو بەهێز بووەتەوە و دوجار ئەوەی کە قوربانی داوە برتی بۆ لە کێ برتی بۆ لە کۆمەڵگا ینی بۆیەش هەمیشەش ئێمە کوردستان مەیدانی ملانیەکانی نێوان دەسەڵاتدارە گەورەکان بوون ئیتر لە عەباسیەکانەوە بیگرە تا سەردەمی سەفەوی و عوسمانیەکان تا سەردەمی ئێستای تورکیا و ئێران تا حەربی عالەمی یەکەم و دووەم ینی هەمیشە ئێمە مەیدانی ینی هەمیشە قوربانی بووین هەمیشە سوتوو بووین ئێمە لە ڕاستیە پێویستیمان بەوە هەیە کە سەرەتای مێژوویەک دروستکەین ئەم سەرەتایەش بەچی دەستپێکە بە سەرەتای هونەری سیاسەتکردن سیاسەتکردنیش بەوە منەزانم ئەمە قورسە منەزانم خەڵکێکی زۆر دڵگەرمە و تا ڕادیۆیەکی زۆری ڕەنگە شەرعێتی ئەویان هەبێت کە باسی هێزی چەکدار و باسی مەسەری تونخەڵکی زۆرشتانە بکەن بەڵام مەدەنیەکانی لە ڕێی هێزەوە پارێزراو بەهێزێکی نیشتیمانی بێگومان هەموو مافانەی هەیە و حەق خۆشێتی و ینی ڕەنگە من خەڵکی لەو خەڵکانی کە یعنی وەکوڵێ زۆر تینووی ئەو مۆزوعانم بەڵام لە هەمان کاتیشە لە ڕاست سیاسەتکردن وەکو چۆن وتم ینی بەرمەبنای کۆمەڵی پرەنسیپەوەی لە پرەنسیپەکان ئەوەیە کە تۆ ینی تەداوری سوڵتە بە شێوەیەکی ئاشتیانە ئەگەر بۆ یەک جاریش بێبینتە ناو کای سیاسی کوردیەوە چونکە لە ڕاستیە ئێمە لە هەموو شتێکمان هەیە جگە لەم کایەیەک جگە لەم پرەنسیپە کە تەداوری سوڵتەیە بە شێوەیەکی ئاشتیانە ئەبێ ئەمە دروست بکەین ئەم جارە دروستمان نەکرد جارە دروستی بکەین چونکە پەنابردن بۆ جەنگ لە ڕاستیە ینی بەردەوامیدانە بەو مەسیج و ناوەڕۆکەی کە یەکێتی و پارتی ینی دەستیان داوەتیەوان حەزەکەن لە ڕاستی خەڵکی پەنابەرێ بۆ چەک چونکە ئەو مەیدانێک ئەوان تیا شارزاترن ئەوان تیا بێگشتانترن ئەوان دیایە عەملیلترن بۆ ئەملاوە بەولا بۆیە ینی بەلای منەوە ئەوەی کە گرنگە ئەوەیە کە تۆ ینی پابند بی بەو پرەنسیپانی کە لەسەری دروست بووی کە خەباتی مەدەنیە خەباتی سیاسیە بە شێوەیەکی ئاشتیانە و ئیش لەسەر ئەوە بکەیت ئەگەنا من حەزەکەم یەک شت پێ بڵێم ینی ئەمە لەو متەڵقە ناڵم کە بڵێم وەڵا هێزی چەکداری یەکێتی و پارتی زۆر بەهێزتر نا من بۆ خۆم پێم وایە شەڕ ببێ بۆ نمونە لەگەڵ لە بینی یەکێتی و پارتی و هێزەکانی ئۆپۆزیسیۆنە لە سەدا هەفتای هێزی چەکداری یەکێتی و پارتی ئامادە نین شەڕی تۆ بکەن کاتە تۆ ئەگەر لە سەعادەی هێزی ئەوان تێ چاریانەکەی بەڵام تۆ بێ نابێ پەنابەری بۆ ئەم زۆر چاکە زۆر سوپاسانەکەم زۆر بەڕێز مامۆستا محسین ئەدیب مامۆستای زانکۆ وهروەها زۆر بەڕێز کاکە هاوجین عومەر بەرپرسی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی کوردستان سوپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز تا لە هەفتەی داهاتوو پێتان دەگەمەوە بەخوای گەورە دەست پێرم خواتان